مامەڵەی خراپی هێزانامنیەکانی کەرکووک بە تایبەتی لیوای 61 سەرۆکایەتی وەزیرانی عێراق لەگەڵ ڕۆژنامەنووسانی شارەکە ڕۆژنامەنووسانی نیگەران و بێزار کردووە و پێیان وایە کارکردنی ڕۆژنامەنووسان و میدیاکارانی کەرکووک ئێستا لەو پەڕی خراپیدایە. خۆی هۆکار زۆرەکە و دۆخە بەم ڕۆژێ ئێستا گەیشتووە. ئەوواقعی کە دروست بووە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە واقعێکی سەربازیە کەس حاشای لێ ناکەوە نکۆڵیشی لێ ناکە و لە هەر شوێنێک کە سەرباز باڵادەست بوو کە حاکمی یەکەم بوو بێگومان لەو شوێنە کە ئازادی بوونی نییە و کاری ڕۆژنامەگەریش لە چوارچێوەیە کە درێ بە دڵیەوان دەبێت کار بکرێ و ئەوەی کە جێی سەرنجە ینی کەرکووک ئێستا جیاواز لە هەموو شارەکانی عێراق چکە ئێستا بتێنێتەوە لە چوارچەوەی دەسەڵاتی حکومڕانی عێراقا بەڕێوە برێ بە جیاواز لە هەموو شارەکانی عێراق ینی کاری ڕۆژنامەگەری تا زۆر سنوور دەرکراوە و هەر میدیایەک و هەر میدیاکارێک بە دڵی ئەوان کار نەکا لە چوارچێوەی حەز و ئارەزوەکانی ئەوان کار نەکا بێگومانەکەوێتە با بڵێن جێ ئامانجی ئەوان و ڕێگەی پێنادەن کە بە ئارەزووی خۆی کار بکات. ڕاستە زۆربەی پێشێرکاریەکان لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە کرێت بەرامبەر بە ڕۆژنامەنووسان هەر کاتێ سنتۆرەوە سیکاڵا پێشکەشیانێکی ئەلەکەوێتە سەر ئەو کارمەندە ئەوە هینی ئێمە نییە داوای لێبوردن دەکەین بەڵام بەردەوامە بێت ئەوە نییە مەسەر ئامۆژگاریان ئەو کەس ئامۆژگاری ئەو وینانە بکەنەوە ئەو کارمەندە ئەمنیانە بکەنەوە کەەوە مەسەر چۆن هەڵسوکەوتکە لەگەڵ دەستگا ڕاگەاندەکە لەگەڵ کەسانی ڕاگەاندکار چۆن چۆنی هەڵسوکەوتکەن بەڵام بەداخەوە بەردەوامە ئەمە چەندین جار گردبوونەوەمان کردو خۆ پیشاندانمان کرد هیچی سوودی نەبووە. لە ماوەی ڕابردووشدا لە ڕاپۆرتێکدا لەقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان خراپیە و دۆخەی لە سنووری کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خستە ڕوو بەڵام تا ئێستا و بارودۆخە وەکو خۆی ماوەتەوە. ئەم کێشەیەکە یعنی لەوە دەرچووە تەنیا سەندیکای ڕۆژنامەنووسان یاخۆت گردبوونەوەی چەند ڕۆژنامەنووسێک ئەم دۆخە چاک بکاتەوە. کاتی خۆی ئێمە بۆ ئەوە بۆچی هاوارمان کرد بۆ هەرێم ویستمان لەسەر ئاستی هەرێم و دەوڵەتی عێراقی بۆ کەرکووک ئیش بکرێ یعنی بچێتە ناو پاکێجێکە وەکو باقی پاکێجەکانی کە ئەوان بەلایەنەوە گرنگە. فعلەن دۆخی ڕۆژنامەنووسان لە هەولێ لە کەرکووک و لە دەوروبەری بە تایبەتی لە مەناطقی چۆنەڵی لای ڕاز و حەویجە و ئەو منطقانەی کە ئەسڵ منطقەی گەرمن داقوقە هەر زۆر گوناحە ڕۆژنامەنووس بەو شکڵا یعنی ئەمە لێدانە ئەمە گرتنە ئەمە ئیهانەکردنە ئەمە ڕێگەگرتنە لە کار. لە دوای ساڵی 2003 تاکوی ئێستا چەندین جار ڕۆژنامەنووسانی کەرکووک لە بەیاننامە و گردبوونەوەکانیان ناڕەزای خۆیان بۆ دەسەڵاتدارانی هەرێم و عێراق و لایەنە پەیوەندیدارەکان بەرز کردووەتەوە بەڵام تا دێت پێشێلکاری و دەستدرێژی بۆ سەر ڕۆژنامەنووسان زیاتر دەبێت و لایەنە پەیوەندیدارەکانیش هیچ چارەسەرێکیان بۆ باشکردنی ئەو دۆخە پێ نییە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.